زانیاری گرنگ لەسەر موچەی مانگی 5 ئاشکرا دەبێت. هەفتەی داهاتوو دابەشکردنی موچەی مانگی 5 دەست پێ دەکات. ئەی موچەی هەرێم چۆن و کەی دێت؟ مەرجەکانی بەغدا بۆ ناردنی موچەی هەرێم چی دەبێت؟ ئایا هاتنی موچە بەردەوام دەبێت و کێشەکان بە یەکجاری چارەسەر بووە؟ یان هێشتا گێرە و کێشەی تری ماوە؟ لە تیوارەوە گوێبێستی تازەترین زانیاری بن لەسەر ئەو پرۆسەیە. موچەی مانگی نیسان لە دابەشکردندایە و چاوەڕێ دەکرێت بە گەیشتنی پارەی هێزە ئەمنیەکان لەم چەند ڕۆژەدا تا کۆتایی هەفتە دابەشکردنی موچەی مانگی 4 کۆتایی بێت. تیوار لە چەند سەرچاوەیەکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و وەزارەتی دارایی عێراق و هەرێمیش زانیاری ئەوەی پێگەیشتووە کە ناردنی موچەی مانگی 5 هاوشێوەی ناردنی موچەی مانگی 4 نابێت. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی عێراق بە تیواری وتووە ئەگەر ڕێکارەکانی بە بانکیکردنی موچە لە بانکی TBI دەست پێ نەکات، ئەوە جارێکی تر بەغدا موچەی مانگی 5 ڕادەگرێت و ڕەوانە ناکرێت. سەرچاوەکە ئەوەشی وت کە حکوومەتی سوودانی سوورە لەسەرەوەی موچەی موچەخۆرانی هەرێم لە بانکە عێراقیەکان بە بانکی بکرێت. وەگەوەی پێشتر ڕێکەوتنی لەسەر کراوە و دادگای فیدراڵیش بۆ هەمان مەبەست بڕیاری ڕوون و پێویستی دەرکردووە. هاوکات ئەحمەد خزرجی بەرپرسی ڕاگەاندنی بانکی TBI ڕایگەاندووە. تا ئێستا هەرێمداتە و زانیاری فەرمانبەرانی هەرێمی بۆ ڕەوانە نەکردوون تا دەست بە تەوتینی موچەی موچەخۆران بکەن. بەمەش جارێکی دیکە ناردنی موچەی مانگی 5 دوا دەکەوێت. ئەگەر تا هەفتەی داهاتوو هەرێمداتە و زانیاریەکان ڕەوانەی بەغدا نەکات بۆی بانکی بازرگانی عێراق دەست بە تەوتینکردن بکات. سەرچاوەکە وتیشی کێشەی موچە نیوەی چارەسەر بووە چونکە هەرێم ئامادەی دەربڕیوە بۆ ڕادەستکردنی داهاتی ناوخۆ، بەڵام نیوەی ماوە کە تەوتینە و دەبێت هەرێم هاوکار بێت. تا ئێستا زانیاریەکان ئەوەن ئەگەر هەرێم داتاکان بنێرێت سەرەتای مانگی داهاتوو موچەی مانگی 5 ڕەوانە دەکرێت، بەڵام دواکەوتنی داتاکان ناردنی موچەی مانگی 5 بۆ ناوەڕاستا 20 مانگی داهاتوو واتە دوای جەژنی قوربان دوا دەخات.